وإنا أوحينا إليك كما أوحينا إلى نوح والنبيين من بعد خواهي پروردگار فرميت إما پیام من نارد بۆ تۆ هەر وەکو چۆن پیام من نارد بۆ نوح و پێغەمبەرانی دوای نوح وأوحينا إلى إبراهيم وإسماعيل وإسحاق ويعقوب هەر وەکو چۆن وحی من نارد بۆ إبراهيم بۆ إسماعيل بۆ إسحاق بۆ يعقوب والأسباط بۆ کوڕەکانی پێغەمبەر يعقوب کاتۆ گوتوان قولي راجع أوي كركاني بيغمبر يعقوب جقال يوسف أوانيشر بيغمبر بون باشا وعيسى وأيوب ويونس وهارون وسليمان أمش بيسيتي أو فيلمي بناو يوزار ستمان بودرها كتشون كركاني بيغمبر يعقوب ها كساني زور حسود وخراب وأواني بيناكن هاتشيش يعني كرد بيد دواتر مسلمان بون بلام لفيلمك أويت يعني قبل دواتر كران بيغمبرو وانيا أبو أوي تيابواي أبو أوي رازقو بونايا والله مويت يعني قبل بكران ببيغمبر دواتر تشاك بون باش وبيغمبر نار بو عيسى بو بيغمبر عيسى وأيوب بو بيغمبر أيوب ويونس بو بيغمبر يونس وهارون وسليمان وآتينا داود زبورا وتشيش من بخشي بداود زبور باش ككتابك الكتاب أسماني كان ورسلا قد قصصناهم عليك من قبل ورسلا لم نقصصهم عليك وبيامان ناردو بو چەندین پێغەمبەر کە چیرۆکەکانیمان بۆ تۆ باس کردووە ورسلا لم نقصصهم عليه وبيامان ناردو بۆ چەندین پێغەمبەری تریش کە ئەسڵەن باسی چیرۆکیمان بۆ هەر بۆ تۆ نەکردووی پێغەمبەر واتە باسی چیرۆکیشان نەکراوە وكلم الله موسى تكليما خوای گەورە قسەی کرد لەگەڵ پێغەمبەر موسى تەکلیما هەر بە قسەکردنی تاو سبحان الله ئەو تەکلیمایی فەرمووە پەروەردگار هەر بۆ ئەوەی ئەو کەسە مبتەدیعانە ئەو بیدعەتیانەی کە ئێستا ئینکاری فەرموو کاک ئەو مبتەدیعانەی کە ئینکاری ئەوەکەن کە خوا قسە بکە باوەڕیان بەوە نییە کە خوا متەکەلیم بێ خوا قسەکەر بێ سەیرکە خوای گەورە فەرمی وەکەلەم الله موسى تەکلیما بۆ ئەوەی هیچ مەجالێکیان نەبێ خوای گەورە قسەی کرد لەگەڵ پێغەمبەر موسى هەر بە قسەکردن هیچ مەجالی تیانە بڵێ ناخر لەوەی ئەم کەلامە بەس بێ کەلامی نفسانی بێ لەوەی مەبەست بێ ئەوەی بێ لە ڕووی جبرەیل لەوە قسەی لەگەڵ نافەرمێت تەکلیمە هەر بەڕاستە خۆ قسەی لەگەڵ عليك السلام ورحمة الله وبركاته السلام ورحمة الله وبركاته بارك الله برايا دورك السنة دي تحية المسجد كردوا لبي دبيك أو ساور دانش بارك الله فيك باش براكانم كوات أخوي جورا متكلمة قسكرة هميشة هركاتي كبيبت رسلا مبشرين ومنذرين خوي پروردگار چەندین پێغەمبەری ناردووە کە ئەو پێغەمبەرانە مژدەدەرن واتە مژدەدەرن بۆ چاکەکاران بە بەهەشت و منذرین و ترسێنەر و ئاگادارکەرەوەشن بۆ ئەو کەسانی کە خراپەکارن بە جەهەنەم خوا پەنامان بە باشە لئلا يكون للناس على الله حجة بعد الرسل بۆچی خوای گەورە پێغەمبەرانی ناردووە عەلەیهیمە سەڵات بۆ ئەوەی خەڵکی بەڵگەیان بەدەستەوە نەبێ لەسەر خوای گەورە لە ڕۆژی قیامەت بڵێن خوایە ئێمە بۆیە کافر بووین بۆیە مشریک بووین تۆ پێغەمبەرت بۆ نەناردبووین تێگەی ئەو کاتە ناتوانن چونکە تەواو خوای گەورە پێغەمبەری بوون وەکان الله عەزیزەن حەکیما خوای پەروەردگار زۆر زۆر عەزیزە ئەچێتنەوەی هەڵیگرە و بیبەدە ڕۆڵە جارێ تەمەنی نەگەشتەوەی بێت بێ بۆ ئێرە وەزمان لێ تێکەیە خوای پەروەردگار زۆر زۆر باڵا دەستە زۆر زۆر قەوی و بەهێزە و حەکیمە وەخوای گەورە زۆر زۆر حەکیم و کار لە جێیە ئەزانێ پێغەمبەر بۆ ئەنێرێت ئەزانێ پێغەمبەران بە چ پەیامێک ئەنێرێت و ئەزانێت چ پەیامێکیان بۆ ئەنێرێت باشە براکانم لكن الله يشهد بما أنزل عليك الله أكبر أي پیغمبر صلى الله عليه وسلم إن كان اليهود يكفرون بك أجر جولك كافر بتو أو درجاو داخست هاي درجاك عزيتي شا باش عليك صوت لا أفرمي أجر جولك
تۆ بە درۆ بزانن باوەڕدار نەبن بە تۆ خۆ چییە؟ فإن الله يصدقك بصحة ما أنزل عليك. خی گەورە بەڕاست دەزانێ، خی گەورە شایەتە کە تۆ ڕاستی دەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. خی گەورە شاهیدە کە ئەو پەیامەی بۆ تۆ دابەزیوە پەیامی خۆیەتی، با جوولەکە هەر بێ باوەڕ بن بێت. ڕۆنە برایان بۆیە تۆ شەمیشە لەسەر ڕێگەی ڕاست بوویت، لەسەر پەیامی پێغەمبەران بوویت، با خەڵک کەس باوەڕت پێ نەکەن، با خەڵک هەر قسەت پێ بڵێن. مهمەوەی خوا شاهید بێ لەسەرەوەی تۆ ڕاستیت، مهمەوەی خوا شاهید بێ لەسەر پەیامی تۆ. بۆیە لكن الله يشهد بما أنزل إليك لا پەرستە و چوارەکە خی گەورە شاهدە بەوەی کە بۆ تۆ دابەزیوە ئەی پێغەمبەر محەممەد عليه الصلاة والسلام. أنزل فيه علمه الذي أراد أن يطلع العباد عليه. أو زانستەی خۆی نارد کە ویستی بەندەکانی شارەزای ببن پەروەردگارمان و هەر کەسێ شوێنی بکەوێت خی گەورە لێی ڕازیە. ئەنزەلەه بعلمه. خی پەروەردگار ئەو پەیامەی ناردووە بەچی؟ بە علم و زانستی خۆی ناردوێتی، واتە ئەزانێ کە بۆ کی ناردووە، نەک وەکو جوولەکە باشتر بزانن کە ئەبوو پێغەمبەرایەتی بۆ ئەوان بێت یا بۆ محەممەد بێ. خی گەورە خۆی ئەزانێ بۆ کی ناردووە بە علم و زانست، نەخوای گەورە غافڵ بوو بێ لە خۆیەوە پەیامی ناردوێ بۆ کەسێکی تر، یا وەکو ڕافیزەکان کە ئەڵێن خانە جبریل خیانەتی کرد پەیامەکەی نارد بۆ دای بە محەممەد نەیدا بە عەلی. بەنا بەخوای گەورە ئەنزەلەه بعلمه. خی گەورە جاهیل نەبوو، خی گەورە نەفام نەبوو، بێ ئاگا نەبوو، خۆی ئەزانێ پەیام بۆ کێ ئەنێرێت. باشە براکارم. والملائكة يشهدون. وملائكەتەکانی شاهدن کە تۆ ڕاستیت ئەی پێغەمبەر صلی الله. دەت الله چەند خۆشە مەلائکەتەکان، خوا و مەلائکەتەکان شاهد بن کە تۆ ڕێگاکەت ڕاستی. تر با خەڵک هەر بە درۆ بزانێ. مهمەوەی خوا لێت ڕازی بێ، مهمەوەی لای ئاسمان تۆ ڕازگۆبی، لای ئەهلی ئاسمان تۆ ڕازگۆبی، با لای ئەهلی ئەرز هەرچیت هەر باوەڕت پێ نەکەن. باشە واتە ئەنزەلە فیه علمه. خی گەورە علمەکەی خۆی لەو کتابان نارد کە دای بەزاندۆ بۆ تۆ الذي أراد أن يطلع العباد عليه. ئەو علمەی کە خوا ویستی وایە کە بەندەکان شارەزای ببن مما يحبوه ويرضى. واتە هەر ئەوەی کە خوا خۆشی ئەوێ و لێی ڕازیە لەم قورئانە باسی کردووە خی پەروەردگار. ئەو یەکڕەه وەیەبا و هەر شتێ خوا ڕقی بێ لێ و ئیعراضی لێ بکات لەم قورئانە باسی کردووە. کەواتە خی گەورە بە علمی خۆی ئەم قورئانی دابەزاندۆ پڕە لەو علمەی کە خۆی ویستویەتی دابەزێت. والملائكة يشهدون بصدق ما جئت به. ملائكەتەکانیش ڕازگۆن عفوا شاهدا بەڕازگۆیی تۆ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. وكفى بالله شهيدا. بەسە کە خی گەورە شاهد بێ لەسەر تۆ ئەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. بەسە کە خوا شایەتیت بۆ بدا، ئیتر مرۆڤ با هەر قسە بکەن جوولەکە با هەر باوەڕت پێنەهێنن. إن الذين كفروا وصدوا عن سبيل الله قد ضلوا ضلالا بعيدا. پرزگار من فرین بەدڵنیاییەوە ئەو کەسانی کەفەڕوا واتە بێ باوەڕ بوون بە قورئان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ڕوکنەکانی دین، وصدوا عن سبيل الله ڕێشیان گرت لە بڵاوبوونەوە لە دینی خوا، ڕێیانە گرت لەوەی کە دین بڵاو بێتەوە، حەزیان نەکرد دین خوا بڵاو بێتەوە. قد ضلوا ضلالا بعيدا. بەدڵنیاییەوە ئەمانە ضلوا واتە لە ڕێگەیان ون کرد، لە ڕێگەی ڕاست لایەندا بە لادانێکی چۆن؟ قەریب یا بەعید؟ بەعید، زۆر دوور. کێ؟ ئەو کەسانی کافرن، ئەو کەسانی کە کافرن و ڕێگرن لە بڵاوبوونەوەی دینەکەی خی پەروەردگار. واتە بعدوا عن الحق بعدا شديدا. دووریان کرد لە ڕێگەی ڕاست، دووربوونێکی زۆر دوور. ئەو کەسانی إن الذين كفروا وظلموا. ئەو کەسانی کوفریان کرد بەخوا، بێ باوەڕ بوون بە خوا و پێغەمبەرانی خی پەروەردگار. وظلموا واتە وظلموا أنفسهم ببقائها على الكفر. ظلمیان لە نفسی خۆیان کرد بەوەی مانەوە لەسەر کوفر. ئێوە ظلمت لە نفسی خۆت کرد، نفسی خۆتت مستحقی سووتان کرد. ئەو کەسانە لم يكن الله ليغفر لهم. ئەو کەسانە خی گەورە قەتلیان نابورێت. کەواتە خی گەورە چۆن فەرمی إن الله لا يغفر أن يشرك به. خی گەورە خۆش نابێت لەو کەسی شەریکی بە بڕیاردا. بە هەمان شێوە لم يكن الله ليغفر لهم. خی گەورە لە کێش خۆش نابێت؟ کەفەڕوا، ئەو کەسانی کە کافر بوون. باشە برایان، ولا ليهديهم طريقا. خی گەورە هیچ ڕێگایەکیشیان پێ پیشان نادا، نایان خاتە سەر هیچ ڕێگایەک ئیلا یەک ڕێگانە بێت، إلا طريق جهنم، إلا یان خاتە سەر ڕێگای جەهەنەم.
تەنها یەک ڕێگەیان پێ پیشانەیە تەنها ئەیان خاتە سەر ڕێ یەک ڕێگە ئەوش ڕێگەی چییە ڕێگەی جەهەنەمە ئەو کەسانەی کە خۆی گەورە زوڵمی لێ نەکردن خۆیان زوڵمیان لە خۆیان کرد کوفریان هەڵبژارد پێغەمبەری نازدار پێغەمبەری عەزیزی ناردەبوو پێغەمبەری ڕازگۆی ناردەبوو باوەڕیان بۆ پێغەمبەر نەکرد بە درۆزنیان نەزانی کتابی خۆی ناردەبوو باوەڕیان پێی نەکرد بۆیە ئەو کەسانە خۆی گەورە فەرمی خوا قەت لیان نابورێت وقت هیدایەتیش دیشان نایە بۆ هیچ ڕێگایەک ئیلا ڕێگای جەهەنەم نەبێت خۆی گەورە پەناماندا ئەوە نییە ماوەیەک بیان خاتە ناو جەهەنەمەوە ساڵێ 2 ساڵ بێت نە خالدینە فیها ئەبەدا بە هەتایەک لە ناو ئاگری جەهەنەمدا ئەمێننەوە کێ ئەو کەسانەی کە کافر و بێ باوەڕن گیان لەکوایە مصرون بەڵێ واتە ئیسرار واتە بەردەوام من لەسەر کوفر و بێ باوەڕیان ئەو کەسانە چییە ئەو کەسانە ولا يرشدهم إلى طريق تنجيه من عذاب الله قەت نایان خاتە سەر ڕێگایە کە نەجاتیان با لە عذابی خۆی پەروەردگار إلا ڕێگەی جەهەنەم نەبێ کە بە هەمیشەیی تێیدا ئەمێننەوە یەک دقە برامزانم وكان الله على ذلك وكان ذلك على الله يسيرا أوش كخواي جورا بيان خاتنا وجهنم وبهتا إلى خواي جورا أسانا دي قد برا كان فرمي أسنا وجهنم وخالدين فيها أبدا بهتا إلى وجهنم منه بيخنا يقدق سيرك صورتي بينبكن سيرك صورتي بينبكن أما يزاني عرفتان في بدم ليرة الصورة بينة بآية 6 صورة بينة آية 6 أخوة يقول فرمي إن الذين كفروا من أهل الكتاب والمشركين في نار جهنم خالدين فيها وانيا أبداي تانية وانيا بلان بو إيمان داران فرمي جزاؤهم عند ربهم جنات عدن تجري من تحت الأنهار خالدين فيها أبدا ليرا زۆر کەس ئەو کەسانی کە نەخۆشی لە دڵیان نابێ بۆ ڕازیکردنی ئەهلی کوفر گاور و جوولەکە ئەڕۆ ئاەتێک باسەکە ئاەتێترە شارێت جارێ پیاوێک هات بۆ لام وتی مامۆستا ئەم ئاەتە لە سوورەتی بەینا کە تۆ خوێنتەوە لە نوێژەکە سەیری ڕەحمی خوای گەورەکە بۆ کافرەکان ئەفەرمێ ئەمێننەوە تایە ئەبەدان ناڵێت بەڵام بۆ ئیمانداران نەفەرمی خالیدینە فیها ئەبەدا ئەم ئاەتەی وەرگرتووە ێزوتم برایان خۆ تۆ نابێت تەنها باوەڕ بۆ ئاەتە بکەیت خی گەورەی لە ئاەتی تر بۆ کافرانیشە فەرمی ئەبەدا ئەوتان ئێستا لەم ئاەتە ڕاستە لێرە ئەبەدای نەفەرموو ڕوونە تەفسیر نا باسی ئاەتە قورئانەکە دەکەین ڕاستە لێرە ئەبەدای تیانێ بەڵام ئەی ئێرە خالیدینە فیها ئەبەدا ئەبەدای تیا یامنا تو ئەبێ باوەڕ بەم ئاەتە بکەیت و کافر بی بەویتر یا ئەبێ بڵێ ئەوەش هەر ئەبەدایە بە تەفسیری ئاەتەکەی تر کە خوا گەورە خۆیانە بەڵێ نامەبەستی ئەو مەبەستی ئەوان مەبەستی تریان هەیە ئەوان مەبەستیانەوەی کافر هەمیشەی نامێتێت لە ناواگری جامەگا و ڕجوولەکەوان تێگەی ئێمەڵێن هەر کەسێک باوەڕ تەنها بە ئاەتێک بێنێ و باوەڕ بە ئاەتێکی تر نێنێەوە بێ باوەڕە ئەڵێن برازیزەکەم بۆچی باوەڕ بەو ئاەتێنی ئێمە تەفسیرم ئاەتەکەین هەر بەچی بە ئاەتێکی تر هەر خوای گەورە خۆی بۆی ڕوونکردینەوە کە کافرانیش چین ئەبەدان هەمیشەیی تایە ئەمێن ئەی بۆ خوای گەورە ئەی ئەم قورئانەی بۆچی ناردەوە بۆیە ئێمە بزانین کە کێ چێتە ناو جەهەنەمەوە وانییە بارەکە الله خۆی خەڵک زۆربەی نەشارەزایە لە قورئانێ چونکە هەر عەمەی خوێندووە هەر ئەو ئاەتەی بینیوە کە ئەبەدای تیانە ئاەتەکانی تری نەبینیوە کاتێکا چەند شوێنی ترە خوای گەورە ئەبەدای بۆ کافریر بەکارهێناوە چۆن ئیماندار هەمیشەی ئەمێنێتەوە لە ناو باشتا ئەوانیش هەمیشەی ئەمێنەوە لە ناو چیە لە ناو جەهەنەمە خوای گەورە پەنام ئێمە ناڕۆین باوەڕ بە ئاەتێک بێنین و کافرین بە ئاەتێکی تر باوەڕمان بە هەموو قورئان هەیە پاشان پردگار مافرە یا ئەیها الناس قد جاءكم الرسول بالحق من ربكم ئەی خەڵکینە هەمووتان نەیفەرموو یا ئەیها العرب ئەی خەڵکینە هەمووتان بە دڵنیاییەوە بۆتان هاتووە پێغەمبەرێک بە حەق لەلایەن پەروەردگارتانە کەواتە پێغەمبەر محەممەد صلی الله علیه و سلم پێغەمبەری هەموو خەڵکە نەک تەنها پێغەمبەری عەرەب بێت یا
فارز بیا کەسێکی تر. فآمنوا خيرا لكم باوەڕ بێنن ئەوە باشە بۆتان تەنها ئەوە باشترە بۆتان باشە خيرا لكم لێرە مانای ئەو نی باوەڕیش نێنی هەر باشە بەڵام باوەڕهێنانەکە و باشترە ئەو خێرەنا ئەو مانایە نادا لێرە واتە فآمنوا خيرا لكم واتە باوەڕ بێنن باوەڕهێنانەکەتان بۆتان خەیرە باشە چ لە دنیا و چ لە ئاخیرەت وإن تكفروا ئەگەر باوەڕ ئێوە کافر بن بێ باوەڕ بن بەو پەیامێکە بۆ پێغەمبەر محەممەد دابەزی وصلى الله عليه وسلم فإن لله ما في السماوات والأرض بەدڵنیایی و مڵکی خوایە ئەوەی لە ئاسمانەکان و زەویشا هەیە خی گەورە پێویستی بە ئیمانی تۆ نییە باوەڕێنی یا نایێنی خی گەورەی یەک پێویستی بە تۆ نییە باشە وامەزانە خوا پێویستی بە تۆیە فإن لله ما في السماوات والأرض ئەوەی لە ئاسمان و لە زەویایە هی کێیە خی گەورەی وەکان الله علیما حەکیما خی پروردگار هەمیشە زۆر زۆر زانا بووە و هەمیشە زۆر زۆر کار لە جێش بووە تا ئێرە باشە برازەکاندا لە خی گەورەیەکەی یاڕبی خی عاقبەتمان بەخێر گەڕیت دامەزراوەمان بکەیت و ئەشتمان بەنسیب بکەیت وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم